والله تواهم کاکە تازە چونەکەن کاک نەبەزی قایمقامی هەولێری کاکە گوت ئەمە تقریبنەوە دوو ڕۆژە عارەبانەمان گیرایە 350 عارەبانە تا 400 هەمووشی حەمبالیە ئیکرێکاریە ڕسە فرۆشینیە کە لەسەر زادەکان بگرین و عالەمی ئەزێت بدەین ئەمە بەیانی کە سەعات 8 دێن سەعات 3 دەچینەوە ئەمە داوای بەڕێز کاک نەبەز دەکەین عارەبانەکەمان بدەنەوە بەس چوونەکەن کاک نەبەزی بەڕێز گوتی کاکە ناوی خۆتان بنووسن و ڕقم تەلەفۆنتان عنوانتان بنووسن قایمەکمان لێ بکەن ئەمە ئینشاڵڵا بەبێ ئەوە ئینشاڵڵا یاسا و قانون دەتاندەینەوە بەس هەر کەسێک لەو قانونێ ئەمە کە دەرین یەک خلافتە هەبی بێن زادەکان بگرن و یان عالەمی ئەزەدەن ئەمە ئەنگۆ بە پرسیارن احتیمالە ئەوە جا سوود تا پێ دەخۆیت دوای ئەگەر غەرا یەک ئەوە تا هەبی دەگیرێن یەک خلافتە هەمووی شێخەڵە ئەمە تقریبا 400 عارەبانەیە عارەبان شێخەڵە لە سەیداوە ڕادەگرین دوو گەراجی گەورەیە ئیدریس و ئیسماعیلە کە داوای لێ بدونێ دەکەین کامە ئەوڕۆوە دوو ڕۆژە بێ ئیشین معیشەتمان لەسەر عارەبانەیە ئەمە معاشەکمان نییە لەو حکوومەتەی هەتا ئێستا ئەمە کە داماوین کە چەند ساڵە زۆر کەس بە ئەوەی دامەزە ئەمەش ئەوە ماینەوە لەو گۆڕێ دەڵێەوە هەڕەوانەکان بەگرێ دەگرن ڕاستە هیچی خۆتان نییە ڕاستە هەندە شتێدایە هەندە کەمێتی تێدا ئەمە ئێستا لەوانەیە سێ بەش ئی خۆی بینی و بەش لەوانەیە ئیکرەیە بەس ئەمە داوای لێ بدون کە ئەوانەی بەکرێشن بڕک مراعاتی ماشکن هەتا ئەمەی شەقی خۆمان جێبەجێکەین یارمەتیمان دە یارمەتیتان دەدەین ئینشاءڵڵا دەرێ عارەبانەکان زۆر کە دێنە ناوزادە ئەمەش گوتمان کاک نەبەست بەڕێز ئەمە خۆ ناوزادەی نینە ئەمە ئیمەنە ناو کۆرانی قەسابان ئەگە بابێن تەسویرشکەن لە کۆڵانەکان ناو کۆڵانەکانین زادەمان نەگرتیا ئەوەی زادەی گرتی ئەمە نینە دوکاندار دەگری سێمەتر ناوتکانی سێمەتر ژە پێش دوکانەکەی دایناوە ئەشا دێنتە دەرێ ئەموو شتەکە لەسەر حەمباری قوڵ بەسەر شکایتەوە ئەمە داوای لێ دەکەین ئەگە بەڕێز بابێتن لۆخۆی بە دواسوون لێ بکاتن ئەزە بە شوتە بە ئاسایش بەچی بابێتن تەمەشا بکە بزانانی ئەگە ئەمە خلافمان بوو ئەمە بە سزا خۆمان ڕازینە داوای لێ بدون شتان لێ دەکەم ئەگەر هەر ئەوەندە قایمقام ئەوەندەی بەمون بێت ئەمە